هادی هەستیار عەباس ڕەوەند سەرکەوت. پیرۆزبای ساڵی خوێندن لە هەموو قوتابیان و مامۆستایان و دایک و باوکانی بەڕێزەکەم ئینشاءالله ئەم ساڵ بتوانرێت بە هاوکاری هەموو لایەک مامۆستا قوتابی دایک و باوک ساڵێکی پڕبەرەکەت بێ بۆ هەموو لایەک ئینشاءالله پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی هەم دەستپێکە هەم کۆتاییژێت بە هاوکاری هەممان بتوانین پرۆسەی خوێندن بەرەو پێش بین چکا شتێکی یەکلایەنە نییە بە هاوکاری هەممان نەکرێت حکومەتیش بتوانرێت هاوکار بێت دارم بە هەردوو لا بتوانین ئەو پرۆسە پێکەوە بکەین و دایک و باوکانیش هاوکار بن لەوەی کە منداڵەکانیان بە شێوەیەکی باش بنێرن بە برسێتی نەیان نێرن بە ڕێک و پێک و بێ پۆشاکێکی پاک و خاوێن بێ و دابینکردنی کات بۆیان لە هەمان کاتە جەوێکی پەروەردەیی بێ لە ماڵەوە چکە ئەوەی کە لە ماڵەوە ئەگونجێ بۆیان ڕەنگە لە قوتابخانە هاوکاریان بێ زیاتر پرۆسەکە بەردەوام بکەن و لە هەمان کاتە مامۆستایش ئەو وزەی کە پێیەتی بیبەخشێ بە تەلەبەکانی وزەیەکی زۆر پەروەردەیی بێت چونکە مامۆستا ئەساسە بۆ پەروەردەی پرۆسەی خوێندن بتوانین ئینشاءالله بە هاوکاری هەموو لایەک پرۆسەیەکی باش بەڕێوە بێت. وەکو مامۆستایەک پیرۆزبایی ساڵی خوێندنی نوێ لە هەموو مامۆستایانی ئازیز و قوتابی خۆشەویستەکانمان ئەکەین. ئێمە بە باشمانزانی وەکو خوێندنگەکەمان هەمیشە هەوڵمان داوە زیاتر کاری جیاواز و نوێگەری بکەین و زیاتر قوتابیەکانمان بەرەو پرۆسەی خوێندن ڕابکێشین. بەداخەوە لەم سەردەمەدا قوتابیان زیاتر دوورکەوتونەتەوە و هیوایەکیان نەماوە ئومێدێکیان بە پرۆسەی خوێندن نەماوە. ئێمە هەمیشە هەوڵمان داوە قوتابیەکان ئاش بکەینەوە لەگەڵ پرۆسەی خوێندنە بۆیە بە باشمانزانی کتێبکە جوانترین و بەنرخترینە هەوڵمان دا وەکو دیاریەک بیبەخشین بە قوتابیەکان تاوەکو ئەمە وەکو دەستپێکێکی نوێ و زیاتر باشتر بن. ئێمە هەمیشە هەوڵمان دا وەکو پلانی نوێمان بەکارهێناوە تاوەکو زیاتر قوتابخانەکەمان بەرەو پێشەوە بێن. هیواخوازین قوتابیەکانیشمان لەگەڵمانە هاوکار بن زیاتر کۆشش بکەن و هەوڵی خۆیان بدەن تاوەکو لە پرۆسەی خوێندندا سەرکەوتوو بن. دڵخۆشم بە دەستپێکردنی قوتابخانە و تاوابوونی پشووی هاوێن زۆر دڵخۆشم شادم بە هاوڕەکان و مامۆستاکانم. ئێستا من لە قۆناغی ناوەندیام هیوادارم هەموو لە قۆناغەکانی تر بە سەرکەوتووی ببڕم و من زۆر دڵخۆشم و من حەز دەکەم ببم لە با بڵێن لە کۆتایی خوێندن مامۆستای ئینگلیزی و من داوایەکم لە قوتابی خۆشەویستەکان هەیە. هیوادارم هەموو قوتابیەک واز لە ئەمێرە ئەلکترۆنەکان بێنە لەبەرەوەی کۆشش بکەم بۆ قوتابخانەکان یاخود وانەکانیان. هیوادارم هەموو قوتابیەک وانەکانی بە سەرکەوتووی ببڕێت. ئێمە خوێندکاری پۆلی هەشتم هەروەکو هەموو ساڵەکانی تر ئەم ساڵ هاتنەوە یەکەم ڕۆژی خوێندنە کتێب وەرەگرین. هەروەها خۆشحاڵم بە هاتنەوەی قوتاب هاوڕێکانم بۆ مەکتەب. هیوادارم ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر جیاوازتر بێت پلەی بەرزتر بەدەست بێنین و هەروەها زۆر دڵم پێ خۆشە کە مامۆستاکانمان زۆر باشن و زۆر یارمەتیمان دەدەن. ئەم پشووی هاوینمان زۆر خۆش بوو زۆر بەخۆشی بەڕێمان کردەوە. هەروەها حەزمانەکە بگەڕێنەوە لای هاوڕێکانمان زۆر چاک بوون و هەروەها زۆر حەزمان لە مەکتەب هەبوو. ئاکۆ عوسمان ئەحمەد یاسین ئەمیر حەیدەر ئەنەس عومەر ئەحمەد محەممەد